وقتی چیه؟ وقتی که خواهی دیروکی هن دوی دیروکی ده توای گلت من دست جنوب دهان روژا خواه نه به مرمیه یکمینی عقیده به قهرمان وکی زکیه وکی عقیده وکی برخودانه به هزار کسوی اخره ده سر خودانه لسر بیدوزی گلک نرخ گران بها دوی کمش دستن اما لسر بیدوزی هبونه کی کوابا بویه جهسینو پولایه ستونه کی جوه کرا چه بویه گجینه کی جوه کرا چه بویه خواستن ویتونه بکن جوه ده ترسن سوز ده امی تولا مامزکی هلدن امی مطلق حیفا بالعرده نهلن سوز هوال رهبا زردشت قهرمانی اگه کوام لسر کهده شهیده خواب رومد آواد کن شورشگرێکی مەزن ڕێزانێکی خۆزاییە گەل و بەشێکە مەزن ئاتەمەنێخوا ji بۆ تەکۆشینا شۆرەشگەری و ئازادیە گەلێخوا پەدا کری li gelek qadan xabitî li gelek cîhan erk û berpirsiyarî girt ser milêxwa û kete dilê hemû êzidiyan şoreşgerê mezin mamê êzidiyan mamzekî em di duyemîn salvegera şehadeta wî de bi rêzdarî bibîrtînin li ber bîranîna wî ya pîroz careke dîtir bejna xwe ditewînin rêheval şehîd mamzekî li 15 tebaxa 2018 di roja salvegera fermana êzidiyan de di encama êrişa hewayî ya dewleta faşîst û tirk de şehîd bû em êrişa خاینتی و نەمەردانە یا دەوڵەتە فاشیست ئاداگیرکار بەهێرت و کین شەرمەزار دکن لەسەر ئاساسێک و ئەمێ خەون و خەیاڵێن مامزەکی هیدێن خوا جارێکە دیتر دووبارە دکن ئەم سۆ ددن و ئەمێ تۆلا شەهیدێن خوا لە عامدێن نەهێلن دۆ زاوان هەتا سەرکەفتنێ بدۆمینن لە ئەنجامە عێریشێکە تاین داعشێ یەک سێ تەبەقا 2014دا بەدگەڕی لە ئەنجامە عێریشێن بالافرێن بێ مرۆڤ بۆ بالافرێن شەر ئێن دەوڵەتا ترک ئاداگیرکاردا شەهید بوو بەبێ عێریشا خاینتی بووەکە بەردەوامیە عێریشێن داعشێ یەک بەرگرتنا جوواکە ئێزی بوو